خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پارۆڕامایم شەوتان پێشکەش دەکەین. قەیرانەکانی هەرێمی کوردستان زۆرا و زۆرن و ژمارەیان زۆرە. یەکێکی تر لەو قەیرانانەی کە ماوەیەکە سەری هەڵداوە قەیرانی گرانی نرخی بەنزینە کە ڕۆژانە هەراوڵاتیەکی هەرێمی کوردستان پێویستی بە بەنزینە بێت، چ ئەوانەی کە ئۆتۆمبیلیان هەیە و چ ئەوانەی کە پێویستیان بە گواستنەوەی و نرخەکانیان لەسەر گران بووە. بۆچی بەنزین لە هەرێمی کوردستان گران بووە؟ ئایا پەیوەندی بە بۆرسەی عالەمیەوە هەیە، پەیوەندی بە گرانی نرخی نەوتەوە هەیە لە جیهاندا، یاخود حاڵەتێکی تایبەتە لە هەرێمی کوردستاندا؟ خەڵک پرسیار دەکات بۆچی لە شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق نرخی بەنزین بە 450 دینار دابش دەکرێت بەسەر شۆفێراندا بە جۆرێک لە سنووری قەزای کۆیە لە دووری تەنها چەند سەد مەترێک دەتوانی لەو شوێنانەی کە لە چوارچێوەی ئیدارەی بەغدان بە 450 دینار بەنزین وەربگریت، بەڵام لە هەرێمی کوردستان و لە بەنزیخانەکانی هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ نرخی بەنزین گرانتر دەبێت. ئەم شەو لە بەرنامەیەکی تایبەتی پانۆرامادا باس لە گرانی نرخی بەنزین وەروەها باس لە هۆکارەکانی دەکەین. میوانی ئەم شەومان بەڕێز بارزان شێخ محەممەد جێگری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی. کاک بەرزان بەخێر بێت. سوپاس بۆ تۆ. هەروەها لە ڕێگەی پامنێرانمان لە ئەولێر و سلێمانی و دۆهۆک و هەڵەبجە هەوڵەدەین بە وردی تیش و بخەینە سەر ئەو پرسە. کاک بارزان، ئەوەی ئێوە پێی گەیشتون لە مەوزوعی گرانبوونی نرخی بەنزین لە ماوەی ڕابردوو پێچەوانەی بوو، ناوە 15 ڕۆژ جارێک، مانجی جارێک، دوو مانگ جارێک چەند سنتێکە هاتە خوارەوە. ئێستا پێچەوانەکەی تێچێت سەرەوە خەریکە نزیکە بێتەوە لە 1000 دینار. ئەمەش کاریگەری لەسەر کۆی بژێویژانی خەڵک کردو بەم قەیرانانەی کە خەڵک هەی بوو. لە ڕاستیدا سپاس بۆم دەرفەتە. چەند هۆکارێکەیە، هەندێک هۆکاریان دەرەچیە لە دەسەڵاتی حکومەتی هەرێمی کوردستانە هەیە، چەند هۆکارێکیان پەیوەندی بە حکومەتی هەرێمی کوردستان. لە هۆکار دەرەکیەکان وەکو بەڕێستان و هەموو هاوڵاتێکی زانێ نرخی نەوت لە هەموو جیهانە لە بەرزبوونەوەیە. یەکێکی کە لەو هۆکارانە یاری بەرزبوونەوەی نرخی دراوە دۆلارە بەرامبەر بە دینار. ئەم دوو هۆکارە ئەمە دەرەوەن. ئەمە هۆکارەکەی ناوەوە ڕاستیداوە خۆی لە چەند بابەتێک ئابینێتەوە. بابەتەکان وەزارەتی سامانە سروشتەکان دوو ڕێنمایی دەرکردەوە بەڕاستیەوە ڕێنمایانەیەکیان کاڵێ ئەو بەنزینەی لە دەرەوە هاوردە دەکرێت پێویستە ئۆکتانەکەی لە سانەوە سێبێ. پەیوەندی بەوە هەیە بزەبەت ئۆکتانەکە لاواز بۆ پێوەیەکەوە. لە وڵاتی ئێران ئێمە ئەو نۆتێکێتەش پارێزگای سلێمانی ئەم نەتوانم لەسەر پارێزگای سلێمانی قسەکەم بێگومان. ئەو نۆتێکێتە پارێزگای سلێمانیەوە لە وڵاتی ئێرانەوەێت بەشی زۆری لە وڵاتی ئێران ناتوانێت ئۆکتانی لە 93 بەرهەم بێنێ. تا ئێستا تقریبا 92.7 لەوایە، لەبەر ئەوە ڕێژەی هانینەکەی کەمتری کردووە کە ڕێژەی هانین کەمتری کرد، خواست و تەڵەب زیاترەوە. ئەو وەختە ئەوە هۆکارێکە بۆ بەرزبوونەوەی. ڕێنمایەکی کەی هەر وەزارەتی سامانە سروشتەکان هەیە، ئەڵێ ئەو بەنزینەی ئۆکتانی لەسەر و لە سانەوە حوتەوەیە پێویست بە پشکنین ناکە. ئەمە بۆتە هۆکاری ئەوەی کە بە بۆنێ ئەم ڕێنمایی و بڕیارەوە بەنزینی کوالێتی خراپی ژەر بەو ناوە بکرێتە ناوەی هەرێم و پارێزگای سلێمانی. هۆکارێکی کە ئەوهۆیە بەڕاستەکەی قۆرەخکاری هەیە لە هانینە. ینی چەند کۆمپانیایەک تقریبا قۆرخی ئەو بابەتە کراوە لەلایەن چەند کۆمپانیایەکەوە. ئەم کۆمپانیانە کە نەودێت بەنزین سوتەمەنی کێتەندی و بە تایبەتی بەنزین بۆ هەر تەنێ $100 وەرەگرن. لە هەمان کاتە حکومەت باجی بڵێن گومرگی سەر هێنانی بەنزین بۆ لیترێ لە $25 کردێتی بە $75 لە خاڵە سنووری بۆ هەر تەنێ. بەڵێ لەگەرەوە هەر وەزارەتی سامانە سروشتەکان بۆ هەر تەنێکەیە ئەم دیەوە $7 لێ سەنێ ڕێگاوبان. کۆمەڵێک کۆمپانیا لە مەرزەکە دانراون، یەکێ بە ناوی ئیخراج گومرگی، یەکێ بە پاکردنەوە، هەر یەکەی بەکارێ کە ئەمانە بە بەردەوامی پارەن وەچنە سەر ئەو تەنە بەنزینە کە 1300 لیترە
ینی ئەمانە هەموو هۆکاری ئەوەن باش ئەم بڕیارانە پێشتر دران بەڵێ بەنزین هاتە بۆ نمونە حەسەن گەیشتۆتە 800 دینار بەڵێ لە دوێنێ ئێوارەوە هاتووە بۆ 825 ناڵێم ئیستا ئەمانە زیادیان ئەوەی کە من زانیاریم هەیە ئەو کەمیەیە کەمی کردووە لەوە ئەچێ ئەگەر وا بڕاو بە پێ و زانیاریانی کە ئێمە لە ئەنجومەنی پارێزگا دەستمان کەوتووە لەوانێ بچێتە نزیک تێپەڕێنێ بۆ نزیکی هزار نۆرماڵ بچێتە هەزار بەڵێ ئەوانی تر دەچێتە لەبەرەوەی قۆرخکاری تێ وەڵا نازانێت چێتە چەند تۆوە ئەوە بابەتێکی کە زۆر گرنگە کە حکومات ئەتوانێت زۆر ینی ڕێنمایی بۆ دەرکاکە بۆی دەرنەکردووە چۆن ڕێنمایی بۆ کوالەتی بنزینەکە دەرکردووە ئەتوانێت لە کاتێکە ئەو ویزگانی کە بنزینی لێپرۆشن بەڕاستی و پارەیە خەنە سەر بە مەزاج و بە ئارەزی خۆیانە لە خوار و ناوەڕاستی عێراق حکومت تەنیا ڕێ بە بنزینخانەکانەیە کە 25 دیناری بخرێتە سەر لێرە هیچ کۆنتترۆلێک نییە بۆ ئەم بابەتە ئەمانە ئەو هۆکارانن کە بەنزینی پێگران بوو باشە کاک بەرزانیانی بۆ نمونە بە گرانبوونەکەی بە وەرگرتنی ئەو گومرگانە و بابەتە زۆرانی لە خەڵە سنووریەکان وەرەگیرێ ئێوە تەقسیم و زەربێکتان کردو مەسەرم بلتری هەم سوودی ئەبێ بۆ خاوەن کۆمپانیەکان و بەنزیخانەکان و هەمیش لە نرخی کات جێگیر بێ کە حکومەت بتوانێت چاودێری بکات زانی ئەو بابەتانە بەڕاستی بابەتی لایەنی جێبەجێکارە ئێمە تەنها چاودێرین بەڵێ وەکو چاودێریکردن مەسەلەن تەوسێ بکەن ئەتوانین چاودێریکەین هۆکاری بەرزبوونەوەکە چۆنە ئەوە کەسی پسپۆریەوێ بەڕاستی وەزارەتی سامانە سروشتەکان وەکو پێویست نییە لەو بابەتە ئیسا مەسەلەن زۆر بەڵێ ئەوەی من زانیاریم هەبوو بێت تا ماوەی لەمە پێشویستان نازان بیزە بچۆنە مەسەرەن هەتا مایە لەمە پێش لە مەرجی حاجەوەرانە لە ساویش پێ گومری گۆرەگیرە لێرە ح پێ جۆرەگیرە یعنی ئەمە پەیوەندی بە حکومەتەوە هەیە پەیوەندی بە زۆری جێبەجێکردنی ڕێنمایەکانەوەیە لە شوێنێ باش جێبەجێکرێت لە شوێنێ بۆ شێوەیە جێبەجێ ناکرێت لە هەمان کاتە ئەوەی کە لە هەمووی گرنگترە ئەم بابەتە قۆرخکاری دیایە و ئانیتر دیارە لە بینی دوسێ کەسا و دوسێ کۆمپانیایە ئەم بابەتە ئەگەر وابێ چەبرچەیەکی ئازاد هەبێ لەوانەیە بێ بە هۆکار بۆ دابەزینی نرخەکەی ینی ئەو چێبرچی ئازادە لەسەر چینی ینی بۆ ناکرێت ئێوە ناڵم قۆرخکاری هەیە قۆرخکاری هەیە قۆرە بۆ تەنیا ڕێگە بە دووسێ کۆمپانیایدا ئەوەی کە ئێمە زانیاریمانە بێت باشە چارەسەر چییە بۆ ئەم حاڵەت چارەسەرەوەیە کە وەکو پێم وتی ئازادیکەن چارەسەرەوەیە کە ئەو ینی سامەسەن کۆمپانیانی بۆ هەرتەنێ $100 وەرەگرێ بۆچی وەریگرێ لەوە پێشەشتانە نەبووە مەسەلەن ساڵانی پێشوو من ئاگامدار بووم دەسەڵات لای پارێزگاکان هەبوو ئەو $10 کە سامانە سروشتەکان وەریەگرت ئەویان وەرناگرت ئەمانە هەموو هۆکار بوون بۆ دابەزینی ئەو پاراناگەر کۆکەیتەوە ئەو پارێزایە کە چۆتە سەربەزی زۆر باشە کاک بەرزان ژمارەیەک لە پەیامنێرانی کورسات نیوز لە هەرچوە پارێزگاکە هاوکارم پێمەڵێ ئامادە نین زۆر باش کەواتە ئێستا ینی کاک بەرزان کاک شێخ بەرزان مەسەلەن ئەمە ئەکید جەنابی شت مەسەلە لە دەرەوەی ئەرکەکەت هاوڵاتیت ئەرە قورسی بۆ تۆ دروست نەکردوکو بۆ هەموو کەس بەرپرسێک مەسەلە بۆ هەموو کەسێکی دروست کردو ئەمە قەیرانێکی تر نێت ڕاستی ئەگەر ئێمە من حەزاکەم ئێمەوەکو بەرپرس سیرکەی چامە هیچ سپاتێکی بەرپرسمان نییە نەک من هەر هەموو ئەنجومەنی پارێزگا ینی ئەتوانم بڵێ مانگێکە بودجەی تەشغیلەکەی بەردەمانیان زیا کردووە لەوە پێش ئەندامی ئەنجومەن لە قەڵازیەوە لە کەلار لەسەر جیرفانی خۆی بە بەنزیناو ئەو بەنزینیانی لەسەر جیرفانی خۆی بوو لەسەر موچەی بوو کە پێیرە لەسەر ئەو موچەی کە لە بڵێن باشە وەکو ئەنجومەنی پارێزگا وەکو هاوڵاتیەک ینی سەکە لە ئەنجومەنی پارێزگان و دەنجی متمانی دەنجی خەڵکتان هێخۆ ئەکرێ مەسەلەن وردکار بن مەسەلەن ئایا دەسەڵات لای پارێزگاکان بێ بۆ نمونە ئێوە لە پارێزگای سلێمانی دەسەڵاتەکان بهێن و بیخەنە چێوەڕچێکی ئازادەوە ئێمە بۆ زاریاری و بۆی کە یانیەکێ لە سیفاتی باشم کابینەی نوێیە هەوڵای ئەنجومەنی پارێزگاکان پەراوێزخە ئەو سیفاتێکی باشە سیفاتێکی باشە بۆ خۆی بۆ خەڵکیش خراپە ینی ئێمە لە ماوەی ڕابردووە چەند بڕیارمان دەرکرد بێ چەند ڕێنماییمان کرد بێ چەند هەوڵمان نابێ شتێ ڕاستکەینەوە لە ڕاستیا جوان لێ نەکردوین نەکە جوان لێ نەکردوین هەوڵیان ناوە دووریەکان لە بینی ئێمە کە وەکو چاودێر کاڵەی پارێزگا بریتێ لە ئەنجومەنی پارێزگا و پارێزگا بە یەکە کارجەڕەکانەوە
ینی ئیسا ئەمێ ڕووکردەیەکە بۆ بم بەڕێز پارێزگاری سلێمانی بەدەنگ ئێمە چۆتە و لە یاساکەشە هەمان یاسای ژمارەسەیەکە مزەمە لە بەردەمە جوانی پارێزگایە وەڵام بەڵام ئەوانەی التیزامیان بۆ دروست کردو بە وەزارەتی ناوخۆوە ویان لێ کردوانی نەک ئەو هەموو ئەو یەکە کارجێڕیانە دووچاری گرفتێ بوو نازان گوێ لە ئێمەگرن یا لە وەزارەتی ناخۆگرن ئەم هۆکارانە وای کردووە کە ئێمە سەرڕای ئەوە یاساکەی ئێمە لە بیدایەتەوە یاسای ژمارەسی ئێمە کۆنجومەری پارێزگا داوایەوەمان کردووەمان کرێتەوە هەر لە سلێمانیا مەسەلەن لایەنێکی سیاسی بەنزین دابەشەکە بە 500 دینار ئەمە چۆنی مەسەلەن وڵی من لەسەر ئەو بابەتە چەند جارێ لێدوانمەوە من نەگەرە و لایەنە یان ئەو بەڕێزە دەستخۆشی لەکەم ینی لەو کارە بەڵام ئەوە ئیشی لایەنی جێبەجێکارە لەوە بپرسێتەوە چۆن نەتوانێت ئەو بە 500 بیفرۆشێ حکومت ناتوانێت جێگیریگا نەک لە 500 لە 600 ینی تۆ ناتوانانی یەکێک هەزمەبەستێکی هەبێ مادەم نرخدا بەزێنێ من لەگەڵ دابەزایی نرخامە چۆن دابەزێنی کەم جێگیر بێ لە شوێنێک ئەوە ئیشی حکومەتە بەڕاستی باشە ئەوەی کە لە ماوەی ڕابرد و تقریبان 15 ڕۆژێکی برد لە 800 دینار وەستا بوو هەتا لە هەندێک شوێنە هاتە خوارەوە مەسەلەن ئەمە لە پڕ دوێنێ ئێوارە بۆی لێ هاتەوە ناڵێمە هۆکارانەیە ئەم هۆکارانە ئەو ڕێنمانەی وەزارەتی سامانە سروشتەکانە بەڕاستەکەی ئەو لە سانە و سێ ئۆکتانەیە لە وڵاتی ئێران وەکو پێم وتی ناتوانێت ئەو ڕێژەیە بەنزین بەو ڕێژەیە پەیوەندی بە تەندروستی خەڵکەوە هەبوو پەیوەندی بە چیەوە بۆ بڕیارانی سامانە سروشتەکان ئەو ڕێنمایانە لە ڕاستیدا من ناتوانم جوابێکی وردێ بمەوە لەوە چکا و بابەتێکی پسپۆریە نام بەبستمیانی مبڕیرەکە مبڕیرەکە بەڕاستی نازانانی ئەم حکومەتە هیچ شتێکیە لە بەرژەوەندی خەڵک بێتاک و ئەو بڕیارێکیان لە بەرژەوەندی خەڵک بێ من وای تێگەم من بڕیارم نەدێ لە بەرژەوەندی خەڵک باش ئەگەر هاوکارانم ئامادە بن لە پارێزگاکانی سلێمانی و هەولێر و دهۆک و هەڵەبجا زانی نرخەکان فەرقی هەیە جیاوازیەکان چین مەسەلەن باز لەوە کرێکە لە شوێنێک بۆ شوێنێک لە بەنزیخانەیەک بۆ بەنزیخانەیەکیش فەرقی هەیە جیاوازی لە نرخا هەیە ئەگەر هاوکارانم ئامادە بن ئەوە بۆ ئەوە ئەگەڕێتەوە زۆر بەنزیخانە کەمیە خاتە سەر زۆر بەنزیخانە ناڵێم ڕێک نەخراوە بەڵێ هەنی وەزارەتی سامانە سروشتەکان یەکێک لە ئەرکەکەی ئەوەیە ئەبێ تەحدیدی کانی دیاری بکە بەنزیخانە کە مەسەلەن ئەمڕۆ بەنزینەکاتە 500 ئەبێ هەموو ویزگەیەک 25 دیناری خاتە سەرک و باشوور و ناڕاستی عێراق بەڵام لێرەوە نییە باشە ئەچمە لای لە سلێمانی سمە لای هێمن سڵاو لێ بێم کاتت باش ینی ئەگەر پرسیاری ئەوەمان بۆ بکەی بزانین لەو بەنزیخانەی تۆی لێیت نرخی بەنزین چەنە وەروەها ئەو هاوڵاتیانە ئەگەر بتوانین ژمارەیەک هاوڵاتی بدوێنی وەگەر بەرپرسێکی شلا بێ من سوپاس دەکەم زانە سڵاو لێبێ بیانەکات بێگومان بەرزبوونەوەی نرخی بانسین لە هەرێمی کوردستان شاری سلێمانی گرێتەوە منەوەی لۆحەکەت پیشان بەم بەدەر لەوەی بپرسم کە نرخی بانزین چەنە لێرە سۆپەر 900 محەسەن 825 و نۆرمال 775 کە تاکو ئەتوانم بڵێم دوێنێ یاخود پێرێ 750 بووە جیاوازی نرخ لە جێگایەک بۆ جێگای تر کە لە قسەکانتانە ئاماژەتان بۆ کرد چەند دینارێکی کەمە توانین بڵێن 10 دینارەیان 15 دینارەیان 20 دینار ئەمەنەیە ئەگەر لە ناو سنتەری شاری سلێمانیا بەڵام ئەگەر بچیتە دەرەوەی شاری سلێمانی بە حکمیەوەیوان بۆ ئەوەی سەرنجی هاوڵاتیان ڕاکێشن و شۆفێران ڕاکێشن بێن لێ بانزین تێبکەن ئەتوانین بڵێن لەوێ فەرقێکی هەیە لە ناوچەی دوکان تا 725 دەست پێکە بۆ 750 760 و 775 منەمێ بچمە بانزیخانەیەوە زانە پێم باشە لە بری ئەوەی کە شۆفێران بدوێنم چکە لە بەرەوەی شۆفێران هەموو نیگەرانن ئەمە مایک بگرین بۆ شۆفێران بڵێن چی بڵێن تا چەند ڕازی لە بەرزبووی نرخ بێگومان هەمووان ناڕازین تۆڕەکانی کۆمەڵایەتی هەموو پێوە دیارە بەڵام من لەگەڵ ئەم کارمەندە قسەم کرد پێشەوەی داخلی ڕاستەخۆکە بۆم باسی ئەوەمان کرد کە بارودۆخی شۆفێران چۆنە لە ئێسادا کە نرخی بانزین بەرە بەرز دەبێتەوە تاکو ئەشێتە بەرە و هەزاری شەڕەوە ئەم کاتت باش ئەگەر پێمان بڵێ ئەگە فەرموو بێتە خوارەوە پرسیاری ئەوم لێ کردی پێشتر ئەو شۆفێرانی کە دێنە ئێرە
ئایا وەک جاران خۆشحاڵن بە تێکردنی بانزین یاخود بارودۆخیان چۆن ئەگەر تۆ نیگەرانیەکانیان لەگە شۆفێرانە سەرتا بخراپان لێ دەکەم ڕاستەگەی ماوەیە کە نرخی بانزین زیادی کردووە ڕۆژ بە ڕۆژ نرخی بەرزەبێتەوە ئەمەش وای کردووە کە شۆفێران گلەی و گازدان لێ هەبێت و لە چاو ڕۆژانی فراکە سێریدا بە سێری کەمتر بووە ئەوانیش بە پێی پێویست بەکاری نایەنن. نیگەرانەکانیان تا چ ڕادەیە کە شۆفێران نیگەرانەکانە بەڕاستی زۆرە گەشتۆ دەڕادەیە هەنێکانەڵێ بخوات هەنێکانەڵێ ئەر پارەی تەکسەکەم بۆ دەرنایێنێت و پارەی بانزینەکەن بەیان ناکەم و پێی زۆرتر ساک تەکسەکان و پاسەکان گلەیان هەیە. تۆ وەکو ئەوەی ئاگادار بی ناڵێن هۆکاری بەرزبوونەوەی بانزین چێت چکە زۆرێک لەوانەشی کە پسپۆریانیە نازانن هۆکارەکەی چیە تۆ زانی هۆکارەکەی چیە وەکو ئەوی من ئاگادارم و لەم و لەو بیست بێتم ئەڵێن بە ڕێژەیەکی کەم هەناردەکرێت لەبەر ئەوەیە لە وڵاتان و لە ئێران و کەمتر هەناردەکەن ئەو هۆکارکێتی. بەڵێ پرسیاری کوالێتەکەی من لەگەڵ کەسی قسەم کرد کە بەڵێ زانە من لەگەڵ کەسێک قسەم کرد ببوورە چوو بەلای کاری خۆیەوە لەگەڵ کەسی قسەم کرد ئاماژە بۆ قسەی ئەو کەسە بم کە شارەزا لە هاوردەکردنی بانزینەوە پسپۆڕیەکی تیا هەیە باسی لەوە کردە مەزوعە تاکو باسی بکرێ خراپە بەواتای ئەوە هیچ ئەمەلێکی نەبوو بۆ چارەسەرکردن. خراپیەکەی چیە هەیە منەوەی پرسیارم لێ کرد بێ بۆچی خراپە باسی بکرێت نەویست بەشدار بێت لە ناو بەرنامەکەدا بەڵام ئەوەنەی بە من وتی ئەم مەوزوعە تاکو دەسی لێبەی خراپترە بە هیچ شێوازێ چارەسەر نابێ تەنیا تاکە دەسەڵات کە بتوانێت چارەسەری کە حکوومەتی هەرێمی کوردستانە لە ڕێگەی پاڵاوگەکانی ناوخۆوە ئەوە قسەی یەکەم و ئاخیری ئەو کەسە بوو کە ئاماژەی پێکرد وتم چێ ڕۆڵ لە بینێوتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ ڕۆڵ ببینێ ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان باشە هێ من پلانی بەردەوامی هەبێ چ بەوەی کە ئاسانکاری بکە بەوانەی کە هاوردەیەکەن چ لە ناوخۆشدا ئەژینا ئەو بە زۆر بێ ئەمەلانە قسێکرد کە تاکو 1000 دینار بەم نزیکانە بانزینی نۆرمال بەرز دەبێت. بەڵێ هێ من ئەگەر من ببوورە ئەگەر بتوانین لەگەڵ هاوکارانت یەک دوو شۆفێر چەند کاریگەری لەسەر نرخی تەکسی و ژیانی و گوزەرانی خەڵک کردووە ئەگەر لە شۆفێرەکان پرسی من دێمە وڵات ئەچمە لای ڕەنجە لە هەولێر ڕەنجە سڵاو لێبێ یعنی لە هەولێر نرخەکان چۆنیەوە ئێستا هێ من لەو حەیەکی پیشاندان کە نرخی جۆرا و جۆرە لای ئێوە لە بەنزیخانەیەک بۆ بەنزیخانەیەکی تر فەرقەکە و بەگشتی لە هەولێرە بەنزین نرخەکەی چۆنەوە گە بتوانانی ژمارەیەک شۆفێریش بدوێنیت. سڵاو زانە ئەو کاتێتەوە بینەرانی کورسانیش باش ئەگەرچی من باش جۆن و دەنجی تۆ نەبوو بەڵام ئەوەی هەیە من ئێستا لە یەکێک لە بەنزیخانەکانی شاری هەولێرم دەکرێت بڵێن ئەمڕۆ بۆ جاری سێمە نرخی بەنزین لە هەولێر بەرز دەبێتەوە. ئێستا لە یەکێک لە بەنزیخانەکانی هەولێرم بە دیاریکرای گەراوکارم وێنەکانی شامەدا نرخی 1 لیتر بەنزینی نۆرمال بە 775 و محەسەن بە 875 و سوپەریش ئەوەی کە ناو خەڵکی باوە بە 995 دیارە ئەوە زانە یەکێکە لەو بەنزیخانانەی دەتوانم بڵێم نەبێتە ڕێکلام بەنزینەکەی هەرزانتریشەوە ئەمە لە ڕێگا تا هاتین بۆ ئێرە چەند بەنزیخانەیەشی ترمان بینی نرخەکانی گەیشتۆتە نزیک 800 و لە 800ەکانە واتە 1 لیتر بەنزینی نۆرمال تا 800 ڕۆیشتووە ئەوەی هەیە یەکێک لە بەنزیخانەکانی هەولێر چۆڵیەکی زۆر بە بەنزیخانەکانەوە دیارە و خەڵکی کەمتر بەنزین تێدەکاتن و لەگەڵ تەواوی قەیرانەکانی تری هەولێر وەکو قەیرانی ئاوی تر قەیرانی بەنزینیش ئەمڕۆ دەتوانم بڵێم زیاتر لە ڕۆژانی پێش و نرخەکەی بەرز بێتەوە ئەگەرچی لە چەند بەنزیخانەیەک نرخەکان نزمتر هەیە بەڵام ئەوەی بە زۆری ئەمڕۆ بەرز بۆتەوە دەتوانم بڵێم جیاوازترە لە ڕۆژانی ڕابردوو نرخەکە ئەمڕۆ بەرزێکی زیاتریە هەموو ئەوانێکی ئێمەش پێشتر گفتوگۆمان لەگەڵ کە ڕەنگە هەندێکیشان حەز نەکەن لە کامێرە دەرکەون بەڵام بازەوە دەکەن هۆکارەکەی باش نازانڕەنجەگەر بتوانیتەوەیەکە دەوترێت بەنزینی لە دەرەوەی هەرێمی کوردستان داخل ناکرێت بەڵێزەگەر بتوانی ژمارەیەک شۆفێر بدوێنی تا چەند کاریگەری لەسەر نرخی زیادبوونی گواستنەوەی وڵاتیان بە کرێی تەکسی و پاس ومانە کردووە بە تایبەتیش لە ناو شاری هەولێرە و ئەو نرخە فەرقی هەیە لەگەڵ شاری سلێمانیا وەکو کاک شێخ بەرزان بینی لە لایڤەکەی کاکێمنە زیاترە لە هەولێر نرخەکە گرانترن تا لە دەنجی تۆ لە پرسیارەکەی تۆ نەبوو دەبێ ببووری وتم ئەگەر باشە ڕەنجە ئەگەر ڕێمەوەلاتە گەر هاوکارانم کێشەی دەنگەکە چارەسەرکەن نژیار دەم باش لە دهۆک نرخی بەنزین چۆنیە و
گەر کەسێکە بێ قسەمان بۆ بکات لەسەرەوەی هۆکار چیە ئەو نرخە بەو شێوەیە و جۆرا و جۆرە. بله کاکزانا دیاره کو السنور پارێزگاها دووکێژی ینی یابووە ڕۆژانە و ڕۆژ بۆ ڕۆژێ باهای پانزینێ gelek bilind dibîtin. Di mayvan du rojan jî de baha gelek zêdetir bilind bûye ku bu her lîtreka panzîna adî gehiştiye 825 dînara û pêşbînî têne kirin divan du rojên dahatî jî de bigehîte nêzîkî 900 dînaran. Kak helkevte nûnerê kompanyeka Sutemeniyê li def min ez hez dikim çem pisyara arasteyî wî bikim bizanîn egerên giranbûna panzînê li duhokê çi ne. Carel destpêkê bizanîn panzînxane nûket xalî ne yanî ev ji ber hindê ku panzîn duhokê gelek giran bûye? Belê destpêkê bixiratinava dikin. Belê eger yê pêwîst nebîtin panzînê nakete xudan dawamek nebîtin yê mecbûr nebît panzînê 825 nakete çunku 825 bu hekî gelekê zora bû şexsekê feqîrî. Li hindek panzînxana bihayê 1 lîtr 606 dînaraya. Bu me biçey behsabê panzînê bike. Bû çî li wêrê 606 dînara û heman panzîn li panzînxaneka dîp 825. Belê wekî me gotî Herêma Kurdistanê 8 sadê piştbestinê li ser panzîna derveket ya Îranê ew ya giran bû û taybet parêzgeha dokî 8 sadê piştbestinê ser kompanya kar diketin û kompanya kar di noketa panzîna wê ya kêm bûyî teqrîben parêzgeha dokî pêdivî 5-6 milyon litre ew milyonekê berhem dînîtin û ev milyona berhem dîtî dete hindek panzîxanên mehdûd kirîne ser wan panzîxana ve ser wan şerîkê ve Yani duhokên bîne ku careka dî panzînê ji ta giran bibî? Belê heger o sabîtin kompanya kar zêdetir lê neket berhemê xwe teweqat min heta 5 dînarê dişte ser yanî heta 875 heta 900. Kengî yanî mayê çend rojê? Divê hefteyê da. Divê hefteyê. Belê. Belê pêştr çawa bu xelek çawa qesta panzînxanê diger hîn bîne ku şofêr gelek li vêre dil giran bin? Belê şofêr dilgiranên işme ya şwan ve ew xudanê panzîxane ne vê çendê dikin bes ew ya biye kertê taybet ya destê hindek şexsa da ya azade dê erzan dete hindek panzîxanê dî ew panzîxanên serwan ve dî giran dete ew panzîxanên serwan ve ne. Ciyawaziyeke kehaletiya panzînê de heye yan ne? Ne civazî ne ek mazdara ek cî tête barkirin kompanya kar ew panzîna kompanya kar bu panzîxanê dî çît ew 606 da ew panzîne bu me jî têtin bes farqîran beynavê da 200 dînarin 105 heta 200 dînar e. Baş tu nabînî vî awayî bît ku panzîxanet xalî bin metirsiya dayê xistina van panzîxaneyan hebî? Belê em metirsiyeka geleka mezana heye çunku eger ya erzan bîtin teqrîben qazancê me 40 dînarin bes noke ya giran e her se'reka hebît em dê kirin bes da panzîxanên me hêne ezil kirin ji ber vê çendê jî û em noke gelek xisarîne eger berî noke bi me tat erzantir qazancê me teqrîben 45 dînar bûn bes noke 10-15 dînarin. Belê. Ev yanî bûye eger ku metirsiyek hebîtin bu da. Belê metirsiyeka geleka mezin e. Çunku xudanên panzîxana dê zarar edin. Zarareka mezin jî ji ber hindê. Wekî min gotiye te eger zêdetir lê neket berhemê xwe dê kêmtir lê dê girantir lê bête. Çend girantir bêt bu me xirabtir e qazancê me kêmtir e. Başeş welatê Tirkiye jî nahêtin ku biçekê ev panzîne erzan. Ne welatê Tirkiye tune panzîna Tirkî têdin. Eger welatê Tirkiye daxil bîte vê re lêtir divê tu 1200 firûşî. Nasarifîtin ew dibîte supara vê re. Serçavatin bixêratin. باش نجار نرخەکان چۆنە لە دوهۆک ئەگەر لەو حەیەکە بێت پیشانمان بدەیت مەسەلەن بله وێنەگرەکەت بتوانێت نیشانماندا بزانین کەتیە پێش دیواری پانزینە محەسن هەدا لیتراوێ 900 دینارایە و یا کارژی 825 دینارایە پێشتر ینی یا ئەرزان بوو نوکەشدا هەند پانزینخانە یان کو بشین بژمارە بژین سێ بۆ چوار پانزینخانەیەن دووکێ لیترا پانزینا نۆرمال یا عادی 606 دینارایە ئەvە ku wekû mêvanê me jî amaje pêgirê ku eşlayê kompanya kar ve panzîn buhatê de dabîn kirin lê li vê panzînxana ku ez lê diyare jî pişme ku hê şofêrek lênîne çunke şofêr neşên zêdetir panzînê bi vî awayî bikirin ku heman panzîn ku em bêjin panzîna kar el bêre jî heye belê lîtrawê 825 dînare û renge
بێ هەفتێدا ئەف باید زیدەتر لێ بێتن ئەvە بتنێ بوو پانزینە عادی ئەگەر یا محەسن و سوپەرژی ئەوانژی هەر لیترێکی 5 دینار چوینە سەر یعنی پشەیەکی گشتی پارێزگا دووکێژی نەرەحەتێکا زۆر لە دەف شوفێران تایبەتیژی شوفێرên تەکسیان دروست کردە زانە شوفێرên تەکسیان مە پرسیار لە گەلەکان کردە و ئەو بێژن ئەگەر ببی ڕەنگی بێتن ئێدی ئەم نەشێن ینی کار بکەین چونکە ئەو کارە ئەم بکەینژی ئەو نەفرن ئەم دبین پارێ وانە هەمی دێبوو پانزینێ بیتن نەرەحەتێکا زۆر لە دەف شوفێران گشتی تایبەتیژی شوفێرن تەکسیان دروست بووە ژبەر گرانبوونا بەهای پانزینە بەڵێ ژار سوپاس دەکەم سەلاح لە هەڵەبجە نرخی بەنزین چۆنێ ئێستا لە سلێمانی نرخێکە لە ئەولێر نرخێکە و لە دهۆک نرخێکە لە هەڵەبجە لە پارێزگای هەڵەبجە نرخی بەنزین چۆنیەوە قسەی هاوڵاتیان چێک و ئەوێ زۆر لە مەرزەکانەوە نزیک بەڵێ زانە دیارە و بەنزینەی کە یەتە هەڵەبجە هەرە بەنزینەیە کە دەچێتە سلێمانی لە سلێمانیەوە دێتە ناو هەڵەبجە چواتە هەڵەبجە تاوکو ئێستا کۆگایەکی تایبەت بە هەڵگرتنی سوتەمەنی خۆی نییە بۆی بتوانێت سوتەمەنیەکان لە ناو خۆیدا هەڵی گرێت و دوایی دابەشی بکاتەوە بەڵکۆ سوتەمەنی کە دێتە پارێزگای سلێمانی لە ڕێگەی وەکیلانەوە دەگەێتە ناو بەنزیخانەکانی هەڵەبجە لە بەنزیخانەکانی هەڵەبجەش بۆ هەر لیترێک 25 دینار نرخەکە چووەتە سەرەوە واتە گرانبوونیش لێرە هاوشێوەی پارێزگاکانی دیکە چووەتە سەرەوە بەڵام بەو شێوازە نالە زۆر زۆر نرخەکە ئەوەی کە گوێم لێبوو نژیار باسی لە نرخێکی زۆر بەرزتر دەکرد بەڵام لێرە ئەگەر سرکێ ئەو ئێرە بانزیخانەیەکی هەڵەبجەیە لێرە نرخی سۆپەر زانە 875 دینارە نرخی بنزینی محەسەن 825 دینارە نرخی بنزینی نۆرماڵیش 775 دینارە بۆیە بەرزبوونەوەی نرخی بنزین بەردەوام کاریگەری لەسەر خەڵک دانێەوە گرفت بۆ هاوڵاتیان دروستەکات ئەگەر تۆ وەکو هاوڵاتیەک بتوانانی بەرزبوونەوەی نرخ چەندێک کاریگەری خراپی لەسەر هاوڵاتیان دانێت پێشێکی سوپاسدانەکەم وەڵا هیچ شتێکی باش نییە سیعر گران بێت شتێکی باش نیە تا هەژانی بۆ خەڵکەکە باشترە خەڵکەکە ئیسفادی زیاتر لێکە ئێوە پێتان وایە کە نرخ بەرز بووەوە تا کرێی هاتوچۆ زیاترە بێت ئەمە کاریگەری خراپتر لەسەر دۆخی ئابووری خەڵکدانێ بەڵێ کرێکە زیاتری وانی تا هەرزان توێ باشترە چی بکرێت وڵای پێویستەکان هەرزان بکرێت ینی خەڵک ئیسفادەی لێ بکە دیارە زانە ئێمە ئەگەر بکرێ وڵاتی دیکە دوێنین لەسەرم پرسەیەوە ئەمانەوێ زیاتر ئەو کەسانە بدوێنین کە لێرە بنزین تێدەکەن یاخود بنزین دەکڕن تۆ وڵاتیەک ئەگەر پێمان بڵێ بەرزبوونەوەی نرخی بنزین چ کاریگەریکی لەسەر ئابووری خەڵکە بێت خەڵک کاریگەری هەیە لەسەر هاوڵاتیان بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ بنزین گرانە بێ ئێمە داواکەین لە حکوومەت ئاوڕێ لە مۆسعباتەوە هەموو ڕۆژێک 25 یەچێتە سەر بۆ هاوڵاتیان زۆرە ئەوەش موچەکەیە چل ڕۆژە جارێ موچە ئەیا بە فەرمانبەران و بە پێشمەرگە و بە ئاسایش و بە خەڵک بەڕاستی وەزعی خەڵک زۆر ناڕەحەتە ینی تۆ هەموو ڕۆژێ بنزینەوە خەریکە بەرەو 1000 ڕوە پێشبینیەکە نەگەروا بەردەوام بێ بڕات 1000 بەڵێ بە تاکید پێشبینیەکەن چونکە پێشتر پێتان وایە خەڵک زۆر هاواری کرد نرخەکە بەرز نەکرێتەوە بەرز کرایەوە سەش کە بینین بەرزەکرێتەوە لەم سۆنگەیەوە وا پێشبینیەکەی نرخەکەەوە بەرز بێت خۆی هەموو شتێکگەڕێتەوە بۆ حکوومەت چەند کۆمپانیایە گەم مەوزوعیان قۆڕ کردووە بۆ خۆیان کە لە تورکیا و لە ئێرانەوە بنزینێنن ئەو لەگەڵ حکوومەتتا شەریکن بەڕاستی بۆیە بنزینوە گەیشتو بۆ لە عێراقا بە 450 تەوزیەکەن بۆ ناتوانن ئەمە لە باتیەوەی هاوکاری خەڵک بکەن کە چۆن موچەکەی نایەنێ هاوکاریشی بکەن بەڵام ئەرکیان لەسەر قورس کردووە بەڕاستی ژیانی خەڵگیانی هەر کەسێکە دوێنی لەم بازارە هەر کەسێکە توێنی کۆمەڵی خەمی پێ من نازانم بەیانی حکوومەت وەختەی ئینتیخابات دەکا ئەڵێ چی بەخەڵ داوای چیەکە لە خەڵی دەنگم پێ بە لەسەر چه بنەمایەک لەسەرەوە بنەمایە کە ڕۆژ بە ڕۆژ بنزین گرانە بێ مەعاژ نایە بە خەڵک کارەبانیە ئاو نییە ینی بەڕاستی ینی تۆ سێرکە کابرایەکی بازرگان ئاوە بۆ هاوڵاتیان ئەی حکوومەت دەرکی چییە؟ ینی نەتوانی ئاو دابینکەی ئەی چۆن نەتوانی بنزین هەرزانکەی
والله ئێمە داواکارین لە حکوومەت بەڕاستی وەختی ڕۆژێک کێتە پێشەوە داوای دەنگدان لە خەڵگەکە ئەبێ هەموو ژیانی فەرامۆش کردبێ بۆ ئەم خەڵکە دابینی کردبێ بۆ ئەم خەڵکە خەڵ نازانی خەمی کارەبای مۆلیدەیەتی خەمی ڕئیسیەتی خەمی ئاویەتی خەمی بانزینیەتی خەمی موچەیەتی ینی بەڕاستی منە ڕۆژە لەو مارکەتە بووم کابرا ئەیوت لە معاشەکەم 10,000 بۆ ماوەتەوە هەموو یاوەتەوە بە قەرز ئەمە ژیانی خەڵکە کاکە ئەوە بانزینی شەکە سێرەکەی ڕۆژ بە ڕۆژ خەڵک شاسوار بۆچیە یەنێ یا بە 500 ینی حکوومەت ناتوانێت بەقڵ شاسواری لێ نایە ها ینی وەڵی من با پێ بڵێم هیچ کاتێ لەگەڵ شاسواری شانی من بەڕاستی بەڵام ینی کابرایکی بازرگانە ینی ئەتوانێت بانزین بێنێ بیا بە 500 حکوومەت بۆ چۆن ینی چۆن ڕووی هەیە داوایەوە بک بڵێ بەقڵ دەنگم پێ بە من زۆر سێرم لێ بەڵام حەز دەکەم ساویلکەی خەڵکە بەڕاستی ئەڵێن کوور بەغیرەتە لای من زۆر بێغیرەتە دیارە هاوڵاتیان لەوە زۆر نیگەرانن زانکە ڕۆژ بە ڕۆژ نرخەکان بەرەو سەرە ڕوات و دۆخی ئابووری خراپترە بێت هاوڵاتیەک پێشەوەی کە ئەمە بڕۆینە ناو لایفەکە ئاماژەی بەوە کردزانە لە 2014ەوە قەیران لە دوای قەیران یەخی هاوڵاتیان دەگرێت و قەیران لە دوای قەیران یەخی هاوڵاتیان بەرنادات هەر یەکە لە قەیرانەکان کاریگەرێکی خراپتر لەسەر هاوڵاتیان داهێت بۆیە ئەوان ئەگەر هاوڵاتی تر هەبێت قسە بکات جۆرە قەیرانان نەبێت سەلاح لێرە ئەگەر بکرێ منە مامۆسایشە دوێنە مامۆسا بەرزبوونەوەی نرخی بانزین ئەم ڕۆژ 25 دیکە دوو ڕۆژە چواتە سەری تا چەنە کاریگەری لەسەر دۆخی ئابووری بۆ نمونە کەسێکی وەکو تۆ کە مامۆسای داناوە وڵی بە تاکید ئەم بەرزبوونەوەی بانزینە تاسیری لەسەر هەموو کەسێک هەیە بە تایبەتی چینی معاشخۆریان بڵین مۆزەفین سە من وکو مامۆسایەک داهاتەکەم مەحدودە معاشەکەیان بڵین لە کاتی خۆیان نادرێت ئینسان سیارەی پێ ینی واجبەکە ئەگەر ڕێدەم سەرەکە پێویستی بانزینەکە ڕۆژ بە ڕۆژیش بانزینەکە گرانترە بێت بەڵام خەڵکەکەش لە هیچ دەسەڵاتێکی نییە بەدیل نییە چی بکەیت حکومەت پێویستە چێ نایە بگات وڵی بەداخۆ خۆیمە لە وڵاتێکان ینی ئەم وڵاتی ئەمە پڕێتی لە بانزین و لە نەوت بە سێرەکەی نەک کێشەی بانزینە کێشەی نەوتیشمانێ ئیسە فەرموما لە وەرزی هاوی ناین بەرمیلە نەوت بە 150,000 بە 140,000 یانی لە وڵاتێکا گوناحە هەمەکەواتە دەلالە لە چیە کادرالە لەوەیەکە کە حکوومەتەکەمان ئاگای لە هاوڵاتەکانی خۆی نیە نازانێ خەڵک چۆن نەژی ئێستا من خەڵکە ئەگەرە و شۆفێری تەکسی کە بانزینی لەوێ سەلاح ئەگەر بتوانانی بزان تا چەند کاریگەریە بۆ لەسەرەوەی ئەوانش نرخەکان بەرزکەنەوە زۆر باشە زانە ئێمە هەوڵەدەین کە ئەم شۆفێری تەکسیەش بدوێنین تۆ تەکسیت پێ ڕۆژانە هاوڵاتیانە گوازیتەوە لە شوێنە بۆ شوێنی کە چەندێک بانزین ئەگەر گران بێت ئێوەش مەجبورن نرخ گران کرد وڵی ئێمە وەکو خاوەن تەکسیەکانی شاری هەڵەبجە زۆرینەی هەمان سعری جارانە بەڵام خەڵکی شارەکەش مەبەستمە ئەبێت لەگەڵ هەمان سعری جاران نابڕۆین لەبەرەوەی خەڵک موچەکەی کەمە ئەگەر نرخی بەنزین وا گران بێتەوە هەرامان ڕێتمەگرن نەبەر وەڵی ناچارین ئێمەش لە داهاتوە بڵێن کەمێک سعرەکان بەرزکەنە چونکە چارمان نییە دەتوانی ئەمەیتر هەم ئێوە کەونە زەحمەتەوە هەم ڕەنگە ئەوەش ئەوەنێ هاوڵاتیان ئەگەر بزانێ نرخ زۆر گرانە بە تەکسی هاتو چۆنەکە بە تاکید وەڵی فشارێکی زۆر لەسەر خاوەن تەکسی دروست بووە لەسەر سیارەی خصوصی دروست بووە ئێستا هەر تەکسیەک بگری لەم شارەیە ڕۆژی بای 15 بۆ 20,000 بانزینیەوێ زۆرە هیوایە ڕۆژانە ئەوە پێیان ناکات پێویستە چی بکرێت ئێوە وڵاتیەک تۆکو ساخت تەکسیەک پێویستە چ ڕێکارێک بگیرێتە بەر وەڵی ڕێکار نازانی چی بگریتە بەر لەم وڵاتە هیچ ڕێگە چارەیەک نییە بەڵێ هیچ ڕێگە چارەیەکە بەدەستۆ نییە هەرچیەکەی لە کۆتایە فەشەلێنی سپاس زانە ئەگەر گوێبیستی بەگومان گوێبیستی هەموو هاوڵاتیان بووی ئەوە دۆخی هاوڵاتیانە بەدەستگرانی بانزینەوە بەدەستگرانی هەموو شتەکانی دیکەوە بۆیە داواکەن لە حکوومەت چیتر هەنگاوی کردداری بنێت چونکە ناکرێ هاوڵاتیان بەدەستم قەیرانانەوە ڕۆژ بە ڕۆژ فشارە دەروونەکانی ئابووری لە سەریان خراپتری کردووە ئێساش دۆخی بانزین بەم شوازە ڕۆژ بە ڕۆژ گرانتر بێتەوە ئەوەنەی تر کاریگەری لەسەر دەرونی هاوڵاتیان دانێت بە شێوازێ لە شێوازەکان شیرازی هاوڵاتیان تاوتێکەدا بەڵێ سەلاح سپاس دەکەم لەگەڵ مامێنەرەوە ڕەنجە گەر ئێستا دەنجی من بگاتە لای تۆ ئەگەر بتوانانی ژمارەیەک شۆفێر بدوین تا چەند کاریگەریە بۆ لەسەر مەسلەی گرانکردنی نرخی کرێی تەکسی و کرێ گواستنەوە چکە خۆ خەڵگەرەوانی سیارەشیان پێ نەبێت کە تەکسیە گرنیان ئۆتۆمبیلی ترەگرن ئەکیت پێویستیان بەوە ئەبێ
زانە وەک پێشتر ئاماژەم پێدا من یەکم یەکێک لەو بەنزیخانە نەم کە نرخەکەی لە بەنزیخانەکانی تر تا ڕادەیەک هەرزانترەوە لە شقامێکی سەرەکی هاولێر کەرکووکیشە یعنی وا دەبوو یەکێک بووە لە هەرە شقامە قەڵەباڵغەکانەوە یەکێک لە هەرە بەنزیخانە قەڵەباڵغەکان بەڵام لەگەڵۆشدا ژمارەیەکی کەم ئۆتۆمبیل ڕوو لە بەنزیخانەکە دەکەن بۆ تێکردنی بنزین ئەمەش بەهۆی نرخی بنزینەوەیە من یەکێک لەو هاوڵاتیانەی کە ئێستا بنزین تێدەکا سڵاوە کاتت باش بنزینت بەچەند تێکرد و بەرزبوونەوەی نرخی بەرزین تا چەند کاریگەری لەسەر ئێوە هەبووە وەکو شۆفێران وەکو ئەو کەسانی کە ئۆتۆمبیلیان پێ و کاری کەسابەتی پێ دەکەن. عزیزم من زۆر ئاگام لەو مۆزوعە نییە ڕەگە ئەو پیاوە باشتر بزانێ و ساق تاکسیەکان باشتر بزانن. تا بەرزبوونەوەی نرخی بنزین سیارە دەرناکەم نوماڵ. بەڵێ بەڵێ زانە من دەمێت چەند شۆفێرێکی تر وەربگرم ئەوانەی بەتایبەتی ڕۆژانە زیاتر ئۆتۆمبیل بەکاردێنن بەتایبەتی خاوەن تەکسیەکان یاخود ئەو شۆفێرانەی کە ئیشی بار هەڵگر دەکەن ئەگەرچی وەک پێشتر ئاماژەم پێدا بەنزیخانەکان چۆڵیەکی زۆری پێوە دیارەواتە کەم لە شۆفێران ڕوو لە بەنزیخانەکان دەکەن بەتایبەتی ئەوانەی ئیشێکی زەروریان نەبی ڕەنگە نەتوانن وەک پێویست ئۆتۆمبیلەکانیان بەکاربێنن من لە چاوەڕوانی هاتنی ئۆتۆمبیلێکم وەک چۆن بەنزیخانەکە لە چاوەڕوانی هاتنی مشتریەکانیەتی بەڵام ئەوەی هەیە برزبوونەوەی نرخی بنزین ئەمڕۆ بەتایبەتی لە هەولێر وای کردووە کەمتر شۆفێران بنزین تێ بکەن ئەگەر چیان بەنزیخانە نرخەکەشی هەرزانترە بەڵام لە هەولێر ئەوەی ئێمە چەند بەنزیخانەیەکمان سیر کرد نرخەکەی 1 لیتر بنزینی نۆرمال گەیشتۆ تا نزیکەی 800 بەڵێزانە بەڵێ سوپاس ڕەنجە سوپاس بۆ تۆ سوپاس هێمن ئەگەر بتوانی ژمارەیەک شۆفێر بدوێنیت مەسەلەن تا چەند کاریگەری لەسەر بەرزبوونەوەی نرخی بنزین کاریگەری لەسەر کارەکانی ئەوان هەبووە بەڵێ هێمن ئەو کاتانەی کە هاوکارانم لە شارەکانەوە قسان دەکرد من لەگەڵ چەند شۆفێری قسم کرد کە بێن قسە بۆ ماشی کورسادی وسکەن و ئەو پرسیارانەی کە هەیە ئێمە لیان بکەین بەداخەوەی کامێکیان ئامادە نەبوون چکە دانوت قسەکردن هیچ سوودێکی نییە بەڵام هەشێک لەو هاوڵاتیانە کە ئێستا ئەوێ قسەمان بۆ کام کاتت باش تا چەند بەرزبوونەوەی نرخی بنزین کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان دروست کردووە لە هەرێمی کوردستان و لە شاری سلێمانی بەتایبەتی بەتاکید کاریگەری دروست کردووە عنی ئەمە شتێکی حاشاڵ نەگرە چکە هاوڵاتی سێریکە هەر بنزین نییە بەتەنها هەر بنزین نییە مەسەلەن ئێستا مەسەلەن هەموو هینەکانە شتەکانی تر هەمووی بەرز بۆتەوە عنی بەڕاستی ئەمە بڵین دەست پەنجەمان وەک چۆنەڵی نەرم بۆ لەگەڵ ئەم کێشانێ عنی ئەمە یەکەم جار نیە ئەمە چەند جاری تر ئەمە دووبارە بێتەوە هەستەکرێ بەڕاستی قسە لەگەڵاو هەستەکرێ ئەم قەیرانانە دروست دەکرێت ئەم قەیرانانە دروست دەکرێت یعنی بۆچی یعنی پێش چەند ساڵە لەمەوە پێش بەسەن قەیرانەکە دروست بوو پاڵاوگایان هێنا مژدەی ئەوە نابە خەڵەویتیانەوە پاڵاوگە هەیە و لەمەدا خۆمان مازینە پاڵەوێنین تر پێویستمان بەوە نابێت لە ئێرانەوە بێنین لە وڵاتێکی ترەوە بێنین بەڵام دوایی لە نەتیجا هەر سیرەکەی نەبێت لە ئێرانەوە بۆمان بێت لە شوێنێکی ترەوە بێت یعنی بۆ ئەمە تۆ لە منە پرسی من هاوڵاتیەکەم دەسەڵاتم دێت لەوانێ من فەرمانبەرێ بم بەڵام وەزارەتی سامانە سروشتیەکان هەیە و حکوومەت هەیە ئەنجومەنی وەزیران هەیە ئەنجومەنی وەزیران هەمویان بە هەر هەموو حیزبەکان نەکردبوون تەنها حیزبی ئەلف و حیزبی بێ هەر هەمویان بەرپرسن لە وەزارە چەند هاوڵاتیان نیگەرانن و دەبین لە تۆڕەکانی کۆمەڵایەتیەوە باز لەو نیگەرانیەکەن تا چەند ترس هەیە لیترێک بنزینی نۆرمەل بێ بە 1000 دینار ئەزانی چی ئوستادە شتێک هەیە خۆی لە ئابووریە ئابووری ئازاد هەیە لە هەموو وڵاتێکە بەڵام ئابووری ئازاد دەبێت کۆنتترۆل کرێ ئەبە سیاقێکی بۆدانرێت چوارچێوەیەکی بۆدانرێ ئەم سەر و ئەوسەری دیار بێ ئەمەی کە ئێستا هەیە ئەمە ئازادی ئابووری نییە ئێستا تۆ چۆ هەر بەرپرسێ بدوێنە لە وڵاتیاڵە ئابووری ئازادە ئابووری ئازاد یعنی ئەم جوابە مەتاڵیان پێیە حازرە بۆی تۆ هەر ڕەخنەیە گەری ئەڵە ئابووری ئازادە سپاس بۆ تۆ لە کاتم گرتی ببوورە زۆر سپاس بۆ تۆ بەڵێ زانە بێگومان ئەمە ڕێی هاوڵاتیەک و ڕێی شۆفێرێک ئەتوانین بڵێن یەکسانە بەڕێی هەموو هاوڵاتیان و شۆفێرانی هەرێمی کوردستان و شاری سلێمانی کە هەمووان نیگەرانن لەو بارودۆخی کە هەیە و ترسیشانەیە کە بنزین بەرز بێتەوە موچە دوابکەوێ ئاو نەبێت کارەبابەت بێگومان ئەمانە هەموو
سێکتەری تایبەتی ژیانی هاوڵاتیانن کە ژیانی ڕۆژانی هاوڵاتیانی لەسەر بەندە لە هەمان کاتە سوتەمەنی لە ئێستا خەمی زستانیانە کە ئاخۆ لیترێنەوت ببێ بەچەند بۆیە هەمیشە هاوڵاتیان یاریمی کوردستان لە ترسان ژیان. سپاس بۆ تۆ هێمن کە لە سلێمانیەوە لەگەڵمان بووی، سپاس نژیار کە لە دۆکەوە لەگەڵمان بوو، سپاس ڕەنجە لە هەولێرەوە، سپاس سەلاح لە هەڵەبجەوە. سپاسانەکەم کاک شێخ بەرزانیانی هەر لەو بەشداریکردنی پامنێرانی ئێمە لە هەولێر نرخێک بوو، لە سلێمانی نرخێک بوو، لە دۆک نرخێک بوو. نیمە و پەیوەندی بە چیەوە هەیە چارەسەر لای ئێوە چێ ئەوی بیخەنەوە؟ پەیوەندی بەوە هەیە کە هیچ ڕێنماییەک هیچ بەستنەوەیەکیش خاوەن بەنزیخانەکان نییە بە حکومەتەوە کە بۆیان دیاریکەن، ینی وەکو بۆم باس کردی نرخەکە بە سابتی ئەو بابەتانی کە بۆم باس کردی هەلم لە گومرگووە لەوەی کاچێتە سەری ئەگاتە دەست هەموو بەنزیخانێ هەیە ویژدانی هەیە شتێکی کەمیە خاتە سەر هەیە ئاوایە خاتە سەر بەس بە گەیشتۆتە سەر پێوەری ویژدانی ژمارێک بازرگان هەر ئەوەیە لەناڵم حکومت پێویستێکی لەو کارانەی کە پێویستە بیکە ئەبێ ڕێنماییە گەبێ چاودێرەکەی چڕکاتەوە بۆ نمونە لە باشوور و ناوەڕاستی عێراق حکومت دایناوە ئەو ویزگانی کە سوتەمەنی تیا ئەفرۆشتێ بۆی هەیە 25 دینار خاتە سەر نرخی بەنزینەکە ناتوانین 26 خاتە سەر لێرەش پێویستە حکومت ئەو ڕێکارە دووەمیشتان مەسەلەی وەکتان وەکو پێم وتی ینی ئەو ڕێژەی لە ساانەوەسەیە گرفتێکی کردووە کە بەڕاستەکەی کەمیەکی زۆر کەم لە ئێرانەوەیەت ئەوە هۆکارێک هۆکارێکی گرنگە دومیشان هۆکارێکی کە وەکو پێم وتیان ئەگەر گوێ لە هاوڵاتیان بێت و گوێ لەو زانیاریانە بێ کە من بۆ بەڕێستم باس کرد دەرەکەوێ تەنها حکومەتە کە حکومەت یارمەوەی ئێوە بە دوواداچونتان کرد بێتوانێت چی بکات وەکو چارەسەر هەمووی لا حکومەتە توانێت هەموو شتانە ڕێکاتەوە ڕێکی کات بۆ نمونەوە وەکو حکومەتی عراقی بە 450 بەشیکە ئەویان ئەوەش دەتوانێت بکە ئەگەر نەوت بە ئەڵێ نەوتی خاو بە بۆ ویزگانەی کە بۆ پاڵاوگانەی کە لە هەرێمی کوردستان هەیە بۆ نمونە پاڵاوگەی بازیان پاڵاوگەی لە هەولێر هەیە لەو شوێنانەکە هەیە کاتی خۆی و پاڵاوگانە دروستکران بۆ ئەوەی بەرهەمەکانی سوتەمەنی لێەوە بەرهەم بێنێ بەڵام حکومەتی هەرێمی کوردستان نەیتوانی بەنزینی پێویست با بە پاڵاو نەوتی پێویست با بە پاڵاوگەکان بۆیە حکومەتی عێراقی هاو ئیسا و ئەو پاڵاوگانە لە ڕاستیان نەوت لە عێراقەوە وەرەگرن و تەسفیەکەن بۆ بەنزین و بۆ بەشەکانی کەی سوتەمەنی پێویستە حکومەتی هەرێمی کوردستان نەوتی خاو بۆ پاڵاوگانەوت بۆی ئەوانش بەرهەمەکانیان جارێکی کە لە شارەکانە ئەمەش هۆکارێکی باشە بێ بۆ دابەزانی نرخ بەڵێ دوایین سەرنجی بەڕێز کاک شێخ بەرزان ئەوەیە کە حکومت تەنیا چارەکە چکە مشکلەکە بەڕاستی حکومت ناوێتەوە خۆی خۆڵقانەتی بۆ هاوڵاتی وەکو پێم وتی هەر لە ڕێنمایی و لە قۆرخکاری هەم لە ئەو بەنزینەی کە ناتوانێت دابینی کە بۆ ویزگەکانی پاڵاوتی بەڵێ زۆر زۆر سپاس بۆ بەڕێز بارزان شێخ محەممەد جێگری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی سپاس بۆ بەڕێز بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم با سوپاس و بەرنامەیەکی تایبەتمان لەسەر بەرزبوونەوەی نرخی بەنزین پێشکەشکردن بە هیوایەوەین کە بەپەلە چاودێری بکرێت و نرخەکە لە بەرژەوەندی هاوڵاتیان جێگیر بکرێت پانۆراما پێشکەشکرا تا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ